وەک دەزانن و لە هەواڵەکانیشدا ئاماژەمان پێکرد لە ئەمڕۆدا کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەڕێوە چووە. بۆ زانیاری زیاتر دەربارەی کۆبوونەوەکە هوشیار عەبدوڵڵا ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان دەبێت. کاکوشیارم کاتت باش سەرەتا ئەگەر پرسیاری ئەوە بکەم ئێستا یەکێتی پێشنیازەکانی خستۆتە بەردەم بزوتنەوەی گۆڕان. ئایا ئێوە بەم پێشنیازانە ڕازی دەبن؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ لە ئەم کۆبوونەوەیە بەڕەسمی ئەم پێشنیازانەمان بەدەست گەیشتووە. پێشتر خۆتان ئەزانن جۆرێک لە ناڕوونی و جۆرێک لە تەمومژ هەبوو لەسەر ناوەڕۆشی ئەم پێشنیازانە. لە کۆبوونەوەکەشا باس کراوە و تەبێژی بزوتنەوەی گۆڕانیش ڕایگەیاند کە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەی تایبەتی لەبارەوە دەکەین و لە دواترا بە شێوەیەکی فەرمی وەڵامی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەینەوە. بەڵام لە ئێستادا لە ڕاستیدا تا ئەو کاتێک کە بە فەرمی وەڵامی خۆمان گەڵاڵە نەکەین بە شیاوی نازانی لەبەرەوەی پێشنیازەکان پێشنیازی یەکێتی نیشتیمانین و ئەوان خۆیان هەتا ئێستا تەحەفوزیان کردو لەوەی ڕێی عام ئاگادار بێ و بیزانێ. لەبەرەوەی ئێمەش لە ڕاستیدا هیچ تعلیقێکمان نییە لەسەر ناوەڕۆکەکەی تا ئەو کاتێک کە بە شێوەیەکی فەرمی بزوتنەوەی گۆڕان وەڵامیان نەداتەوە. بەڵێ کاکوشیار پێشتر هەندێک ئاماژە هەبوو کە بەوەی کە یەکێتی و پارتی دانەوێ ڕێککەوتنی استراتیژی نێوانیان زیندوو بکەنەوە. بەڵام لە ئێستادا هەمان ئەو پێشنیارانە خراوەتە بەردەست ئێوەش وەک بزوتنەوەی گۆڕان. ڕاتان لەم بارەیەوە چییە؟ مەبەستەوە پێشنیاز خرابێتە بەردەمی ئێمە بۆ ئیتفاقی استراتیژی لەگەڵ یەکێتی؟ نەخێر، مەبەستمەوەیەک لە ئێستادا کە ئەم پێشنیازانە خراوەتە بەردەم ئێوە پێتان وایە ئەوان لە هەوڵی زیندووکردنەوەی ئیتفاقی استراتیژی نێوانیان بن؟ بەڵێ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی نێوان پارتی و یەکێتیدا لە پرسراوی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی بە ڕوونی وتی کە ئێمە ئیتفاقی استراتیژیمان هەڵنەوەشانوتەوە و لە ڕاستیشدا ئەوەی کە پەیوەندی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ئیتفاقی دەباشانەوە دەست پێەکە یاخود لە لێک تێگەیشتنی دەباشانەوە دەست پێەکە و دوو لیژنەی هاوبەشی شەیە بۆ ئەوەی کە ئەم لێک تێگەیشتنە بباتە ئاستێکی پێشکەوتووتر. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی حیزبێکی سەربەخۆیە، ئازادە لەوەی لەگەڵ پارتیە لەگەڵ گۆڕانە لەگەڵ هەر لایەنێکی ترە لە ڕاستیە ئیتفاق بکە. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانەوە هەیە بزوتنەوەی گۆڕان بەم مۆدێلە لە ئیتفاقی استراتیژی کە لە ڕابردووە لە بینی یەکێتی و پارتیا بوو لە ڕاستیە ناچێتە ئیتفاقێکی لەو شێوەیە و لەگەڵ هیچ هێزێکی سیاسی. بەڵێ پێشتر بزوتنەوەی گۆڕان ئاماژەی بۆ کردبوو کە گۆڕانکاری لە هیچ پۆستێکیدا ناکات لە حکوومەت. لە ئێستادا کە زۆربەی لایەنەکان ئاماژە بەوە دەکەن پێویستە ڕێککەوتنێک ئەنجام بدرێ، ئێوە بۆ چونتان چیایە بەم پێشنیازانە ڕازی دەبن یاخود ئەم پێشنیازانە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ڕایەوە؟ دوابڕیار یاخود بەلاغی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان زۆر ڕوونە کە باسی لەوە کردووە کە ئێمە پێمان وایە بێ بەم پێکاتەیە کە ئێستا لە حکوومەت و لە پەرلەمانە هەیە بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە و لە لای ئێمە لە ڕاستیدا ئێستا ئەولەویەت بریتیە لەم ئاساییکردنەوەیە. هەڵبەتە کاڵین ئاساییکردنەوە گەڕانەوەی شەرعیەتە بۆ پەرلەمان، گەڕانەوەی شەرعیەتە بۆ حکوومەت. ئەگەرنا دۆخی پێش 12 ئۆکتۆبەر بە هیچ شێوەیەک دۆخێکی ئاسایی نەبووە. لەسەر ئەوەش قسە و پرسیاری جددی و مناقەشەی با بڵێن زۆر قوڵ هەیە. بەڵام ئەوەی وەکو بزوتنەوەی گۆڕان لە جڤاتی نیشتیمانی وەکو بەلاغ پێگەیشتین وەکو بڕیار پێگەیشتین ئەوەیە کە ئێمە داوا ئەکەین دۆخەکە تەطبیع بکرێتەوە. بەڵام شتێکەیە کە گرنگە لە ڕێ NRTەوە ڕای بگەێنین ئەویش ئەوەیە لە لای ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پارچە پارچەکردنی تەطبیع یاخود پارچە پارچەکردنی ئاساییکردنەوە ڕەتکراوەیە. قەزدم ئەوەیە کە گەر قەناعەتێکە بێ یاخود تەوەجوهێکە بێ بۆی بڵێ باس سەرەتا وەزیرەکان بگەڕێنەوە دواتر پرسی پەرلەمان چارەسەرەکەین. لە ڕاستیە لای ئێمە ڕەفزەوە لای ئێمە ئەولەویەت شەرعیەتی پەرلەمانە و ئەولەویەت ئەوەیە کە ئەم پەرلەمانە بەم پێکاتی ئێستای خۆی بەردەوام بێ و لە لای ئێمە گرنگە کە بارودۆخەکە بەڕادەیەک ئاسایی بکرێتەوە کە ئاسایی بێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بچینەوە سەرمێزی گفتوگۆ بۆ مەوزوعی سەرۆکایەتی هەرێمەوە بۆ مەوزوعی مەلەفی نەوت و شەفافیەتی مەلەفی نەوت. کەواتە گەڕانەوەی وەزیرەکان بۆ سەر کارەکانیان و سەرۆکی پەرلەمان بە یەک پاکێجە بێت؟ بەڵێ بزەبێت لای ئێمە یەک پاکێجەوە لێک جیاکراوە نییە. باشە ئەگەر لێک جیاکرایەوە ئێوە بۆ چونتان چیە بێت ئەوسا یاخود هەڵوێستان چیە بێت؟ ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ڕەفزی هەر تۆجوهێکەکەین کە بیاوێ ئەم بارودۆخە یاخود هەوڵدا ئەم تەطبیعە پارچە پارچە بکەوە. لە ڕاستیە سەرنجێکی شەیە گرنگە باسی بکەم ئەویش ئەوەیە
لە ئێستادا زۆر لایەنی سیاسی ینی زۆربەی لایەنە سیاسیەکان باسەوە دەکەن کە یەک گوتاریەک هەیە یاخود یەک دەنجێک هەیە لەسەر مەسەلەی ئەو تعدیلاتانەی کە بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم پێشکەشکرا. ئەمە مایەی دڵخۆشیە لە ڕاستیدا، بەڵام ئێستا ئەولەویەتی گرنگی هەموو لایەنە سیاسیەکان و ڕای گشتی خەڵکی کوردستان و تەنانەت مێدیا پێویستە ئەوە بێ ئێمە لە بەردەم هەڵەیەکی پارتی دیموکراتی کوردستانین کە بە تعبیری خۆیان هەڵەیە، طبعاً بە تعبیری نێچیروان بەرزانی ئەوەیە کە ئێمە خراپمان کردووە، ئەبێت چاک بکرێتەوە لەبەرەوەی ئێستا پەرلەمان تعطیل کراوە، حکوومەت شەرعیەتەکەی شەرعیەتێکی ناقصە. پێم وایە ئەولەوێت ئێستا ئەوەی ئەم بارودۆخە چاک بکرێتەوە لە دوای ئەوەیە ئەکرێ لەسەر پرۆژە یاساکانی سەرۆکایەتی هەرێم و لەسەر مەسەلەی شەفافیەتی مەلەفی نەوت کە لای پارتی دیموکراتی کوردستانە قسەی جدیمان هەبێ. بڵێ واتە ئەگەر دۆخەکە وەک ئاماژەت پێکرد بگاتەوە پێش 12 ئۆکتۆبەر ئەو کاتە بزوتنەوەی گۆڕان ئامادە ئەبێ گۆڕانکاری لە پۆستەکاندا بکات؟ لە ڕاستیدا ئەو بڕیارە من لێرە ناتوانم هیچ ملاحەزەیەک بڵم، ئەوە پێویستی بە بڕیاری جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە، بەڵام پێمان وایە کە سەرۆکایەتی پەرلەمان بە دیاریکراوی کە برادرانی پارتی ملاحەزەی زۆریان هەیە لەسەری، پێمان وایە ئەمە بەهانەیەکە کە ئەیانەوێ بەشێک لە بارودۆخەکەی پێوە ببەستنەوە ئەگەر نا سەرۆکایەتی پەرلەمان جگە لە هەوڵدان بۆ یاسا سەروەری هیچ شتێکی تریان نەکردووە. لە ڕاستیە قەزەیەکی ئەمەوێ لە ڕێگەی NRTەوە بگا، ئەویش ئەوەیە کە هەوڵدان بۆ ئەوەی باس لەوە بکرێ بۆ نمونە کۆبوونەوەیەک لە دوای یەکەکان تەنها سەرۆکایەتی پەرلەمان تیا بەرپرسیارە و تەنها سەرۆکایەتی پەرلەمان ئەمەی کردووە. ئەمە قسەیەکە یعنی ئەزانرێت کە لۆژیکی نییە، چونکە هەموو فراکسیۆنەکان تیا بەشدار بوون. و بەڕوونی ئەمەوێ ئەوە بڵێمەوە ئەمە ڕای گشتی خەڵکی کوردستان ئاگاداری بێ، ئەویش ئەوەیە نیگەرانی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاستیە لە بەڕێز یوسف محەممەد و لە شێخ فەخرەدین نییە، یاخود با بڵێن لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نییە. نیگەرانی پارتی لە جوگرافیای ئێستای دابەشبوونی کورسیەکانی پەرلەمانە کە لە 92ەوە تا ئەم خولە پارتی بەردەوام توانیوێتی جۆرە لە زۆرینە بۆ خۆی دروست بکە، بەڵام لەم خولەیە ئەم زۆرینەی لە دەستدا، لەم خولەیە پارتی بوو بە کەمینە، لەم خولەیە جەلسەی پەرلەمان کرا پارتی لە دەرەوە بوو. پارتی لەم دابەشبوونە نیگەرانە، ئەگەرنا لە ڕاستیە لە شخصێک نیگەرانیە، بەڵام ئێوێ پاساوەکەی بە کەسێک یاخود بە دەستەی سەرۆکایەتی و هەڵبواسێک کە لەلای ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ڕەفزە و لە ڕاستیدا ئێمە هیچ سازشێک لەسەر مەسلەی ئەوە ناکەین کە ئەو هەنگاوانەی کە سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی ڕابردووان ناوێتی هەنگاوی یاسایی بوون، هەنگاوێک بوون بۆ بە شەرعیەت بە مەرجعکردنی پەرلەمان و ئەمە یەکێکە لە دروشمە هەرە ئەساسی و گرنگەکانی بزوتنەوەی گۆڕان کە لە سەرەتای دروستبوونی ئەم بزوتنەوەیەوە کارمان بۆ کردووە کاری بۆکەین. بڵێ ئاگادارن ئەو وەفتەی کە واتە ئەمڕۆ وەفتێکی باڵا لە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ وەفتی یەکێتیدا کۆبوونەتەوە، هیچ زانیاریەکە هەیە لەسەرەوەی کە چی وتراوە؟ بەڵێ بە جۆرەی ئەو زانیاریانی ئێمە برادرانی یەکێتی پێشنیارەکانی خۆیان بە فەرمی خسۆتە بەردەمی برادرانی ئێمە و داواشیان کردووە کە لە ئایندەدا وەڵامەکان ببیستن و ئەو برادرانی ئێمەش باسییان لەوە کردووە کە دوای ئەوەی لەگەڵ برادرانی خۆمانە لە بزوتنەوەی گۆڕان مناقەشەی ئەم پێشنیازانەی یەکێتیەکەین بە شێوەیەکی فەرمی وەڵامیانە دەینەوە. بڵێ لە ئێستادا ئەوە ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان ڕای گەیاند کە ئەوان تا ئێستا سوورن لەسەر پرۆژە یاسای چوارلایەنەکە، بۆچی ئێوە ئەو نەتەئکید لەسەر ئەوەکەن؟ پێتان وایە هیچ گۆڕانکاریە لە هەڵوێستی ئەو سەلانەی تردا دروست بوو بێت لە پرۆژە یاساکە؟ ئێمە پێمان وایە یەکێک لە مشکلە ئەساسیەکانی کە هەموو ئەو مۆزوعانەی تری پێوە هەڵواستراوەتەوە و هەموو ئەو مۆزوعانەی تری پێدا پۆشراوە قەزەی سەرۆکایەتی هەرێم و کورسەکەی بەرزانیە، یعنی لەبەرەوە تعدیلاتی یاسای سەرۆکایەتی هەرێم و ئەم پابندبوونی ئەو لایەنە سیاسیانە بەتایبەتی ئەم چوار لایەنە سیاسیە بەو قانونانەی کە خۆیان تەقدیمیان کردووە لە ڕاستیدا بەلای ئێمەوە قەزەیەکی گرنگە و گرنگە بەلای ئێمەوە کە ئەم لایەنە سیاسیانە لە ئەم تۆجوهەی کە لە ڕابردووە هەیەیان بوو بەردەوام بن، چونکە وەکوتم لە ڕابردووشە ئەمە وتووە، یعنی بەشێک لەو لایەنە سیاسیانە بڕیاری کۆنگرەیان هەیە کە نیزامە بێ نظامی پەرلەمانی بێ، لەوانە برادرانی کۆمەڵ برادرانی یەکگرتوو جەماعەتی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وتەی بەڕێز مام جەلال و لە ئیتفاقیە دەباشانە لە یەکتێگەشتنی دەباشانە بەڕوونی باسی لەوە کردووە کە ئێمە سیستمی سیاسی پێویستە وەکو بەغا لێ بکەین. لەبەرەوە ئەمانە قەناعەتی خۆیانەوە پابندبوون بەو قەناعەتە ڕاستیە بەشێکە لە مصداقیەتی ئەوان و ڕازگۆیی ئەوان لەگەڵ قاعیدەی جەماوەری خۆیان لەگەڵ ئەو دروشمانەی کە لە ڕابردووە بەرزیان کردبەوە. من بۆ خۆم پێم وایە تا ئێستا تەنازولێک لەو بارەیەوە نییە و ئەو لایەنە سیاسیانە پەیوەستن بەو تعدیلاتانە بۆ مەسەلەی سەرۆکایەتی هەرێم. بڵێ ئەندامێکی سەرکردایەتی پارتی ئاماژە بەوە دەکات کە ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتیدا هەبووە لەسەر تەشکیلکردنی حکوومەت لە ئێستادا کۆتایی هاتووە.
ئایا ئێوە ئامادە بن کە لە ئێستادا ئەگەر ئەوان پێشنیار بکەن یاخود بەیەکەوە دانیشتن دانوستان ئەنجام بدەن ڕێککەوتنێکی نوێ ئەنجام بدرێ؟ شێداخەم سوپاس بۆ ئەم پرسیارە. لە ڕاستیە من گوێم لەم قسەی ئەندامێکی سەرکردایەتی پارتی بوو، یعنی بەداخەوە لە ڕاستیە ئەمە جۆرێکە لە بێ ئاگابوون لە سیاقە دیموکراسی و سیاقە سیاسیەکان، ئەمە جۆرێکە لە جەهل بە سیاست و جۆرێکە لە یعنی نازانم ناوی چی لێ بنێن، بەڵام کاتێکە لایەنێکی سیاسی ئەڵێ ئێمە قسەکەی ئەندامەکەی سەرکردایەتیی بەم شێوەیە، ئێمە وەکو پارتی اتفاقیەمان لەگەڵ گۆڕان هەڵوەشاندوێتەوە ئامادەین اتفاقی نوێیان لەگەڵا بکەین. کاتێک ئەوان اتفاقیەکە هەڵەوەشێنەوە زۆر بە بەسیتی شەرعیەت لە نێچیروان بەرزانی و لە هەموو وەزیرەکانی پارتی و لە هەموو وەزیرەکانی تریش ئەکەوێت، چونکە خۆبەدەنجی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان سەرۆکی حکوومەتیش بووە بە سەرۆکی حکوومەت. اتفاقیە بە دوولانە هەڵەوەشێتەوە و لە پەرلەمانە هەڵەوەشێتەوە. جارێ ئەبێ بەشێک لەو برادرانە کە ینی بەداخەوە بە حساب خوێنەوارەکانیانن لەوە تێ بگەێنین کە اتفاقیەی سیاسی بۆ تەشکیلی حکوومەت لە ناو مەکتەبی سیاسی هەڵناوەشێتەوە بەڕێزان، ئەبێ بێتە ناو پەرلەمان، ئەبێ فێری ئەوە بێن لە ناو پەرلەمانە زۆرینەیەک دروستکەن بۆ ئەم اتفاقی هەڵبۆشێنەوە. ئەیانەوێ هەڵی بۆشێنەوە، ئێمە سەد جارەمانەوێ هەڵی بۆشێنینەوە. خۆ لە ڕابردووشە لەو کاتەیە کە کابینەکەی کاک بەرهەمیان وەرگرتەوە بەڕێز نێچیروان بەرزانی، ئەو دوایەوەی کە حکوومەت دروستکرا هەر تەنانەت لە 25 حوتەوە تەکلیف و ڕجا و پارانەوەی دنیایان کردەوەی بزوتنەوەی گۆڕان بەشداری بێ لە حکوومەت. ئەوە نییە ئێمە زۆر منەتمان هەبێ بە بەشداریکردن لە حکوومەت، بەڵام ئەبێ ئەم سیاقە سیاسیان تێ بگەێنین. کاتێکەوان ئەڵێن ئێمە اتفاقیەکەمان هەڵوەشانوێتەوە کەواتە شەرعیەتی ئەو دەنگانەی کە ڕۆیشتووە بۆ نێچیروان بەرزانی و بۆ وەزیرەکانی ئەوانیش کەوتۆتە ژێر پرسیارەوە. ئەگەرانەوەی اتفاقی هەڵبۆشێنەوە زۆر باشە، بابێن لەناو پەرلەمانە اتفاقی هەڵبۆشێنینەوە، هەموو لانە سیاسیەکان جارێکی تر اتفاقیەکەینەوە کە مەرج نییە و کاتە پارتی بە کەمینەیەکی 38 کورسی لەناو پەرلەمانە سەرۆکی هەرێم و هەموو ملحقاتەکانی سەرۆکی هەرێم بەنجومەنی ئاسایشی کوردستانیشەوە سەرۆکایەتی حکوومەت و هەموو ئەوانەیان بەربکەوێ. بەڵێ ئێمە لاریەکمان نییە، بەس ئەو مەسجە بگات شەیداخان، ئێمە لاریەکمان نییە لەوەی ئەم اتفاقی هەڵبۆشێتەوە. بەڵام لە ڕاستیە من تەمە ناکەم ینی ئەم نەفەسە لە قسەکردن کە جۆرێکە لە ڕاستی نەزانی کۆتایی پێبێت، چونکە اتفاقیە بە بڕیارێکی مەکتەبی سیاسی پارتی هەڵناوەشێتەوە، ئەبێ بێت لە پەرلەمانە هەڵی بۆشێنەوە، ئەو کاتە لەسەر سەرۆکایەتی پەرلەمان، لەسەر سەرۆکایەتی حکوومەت، لەسەر سەرۆکایەتی هەرێم، لەسەر تێکڕای پۆستەکانی تر قسە ئەکەین، چونکە ئەم جوگرافیایی ئێستا بۆ نمونە معادلەی 18/24 یەکێتی و گۆڕان هەیە، لایەنە سیاسیەکانی تر هەن، پارتی چۆن جارێککە حکوومەت دروست دەکاتەوە، ئایا ئەسڵەن ئێمە جارێکتر بەژاریەکەینەوە لە حکوومەتی بنکەفراوان؟ ئەمانە هەموو پرسیارن، بەڵام لە ڕاستیە عیبێکی سیاسی گەورەیە ئەندامێکی سەرکردایەتی یان کەسێکە لە ئاستێکی باڵایە بڵێ ئێمە اتفاقیەکەمان هەڵوەشانەوەتەوە، ئیزان مادام ئێمە اتفاقیەکەمان لەناو مەکتەبی سیاسی هەڵوەشانەوەتەوە، سەرۆکی پەرلەمان شەرعیەتی نیە، وەزیرەکان شەرعیەتیان نیە. بەڕێزانە ئەبێ بێنە ناو پەرلەمان، لەناو پەرلەمانە ئەمە بکرێت، چونکە ئەمە سیاقە یاسایی و سیاقە دەستوریەکەیە. بڵێ پارتی دیموکراتی کوردستان دەڵێت کە ئێوە پەیوەست نەبوون و پابەند نەبوون بۆ ڕێککەوتنی کە لە نێوانتان هەبوو، واتە ئێوەش تێبینیتان هەیە کە ئەوان پابەند نەبوو بێتن بە ڕێککەوتنەکەەوە؟ لە ڕاستیە من لە ڕابردووشە ئەمە وتووە پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی مێژووی ژیانی سیاسی خۆی بە هیچ اتفاقیەکەوە بە هیچ دوو ڕێککەوتنێکەوە نەک لەگەڵ ئێمە لەگەڵ هیچ لانێکی سیاسی پابند نەبووە. بەڵێ بێگومان لە دوای اتفاقیشا لەگەڵ ئێمە نەک پابند نەبوون، بەڵکو لە زۆربەی ڕووەکانەوە باوڵین پێشێلی ئەم اتفاقیان کردووە لە زۆربەی ئاستەکانەوە. ئێمە هەر لە سەرەتاوە پێمان وتون کە اتفاقیەی ئێمە لە غیابی ئۆپۆزیسیۆنە بەمانای ئەوەیە ئەبێ پەرلەمان ئاکتیڤ بکرێ. پارتی دیموکراتی کوردستان بێزار بوون لە ئاکتیڤی پەرلەمان، یعنی ئێمە نەبووین کە لە ڕابردوودا لە پێشترە ئەمەمان پێنەوەتە بن، پێشتر پێمان وتبوون مادام ئۆپۆزیسیۆن ئەبێ پەرلەمان ئاکتیڤ بکرێ، لە اتفاقیەکەیە ئەمە هەیە. ئەو برادرانی پارتین لەوە بێتاقەتن کە پەرلەمان ئاکتیڤ بکرێ و بەتایبەتی لە دوای مۆزوعی سەرۆکایەتی هەرێم ئەیانویست کە بەها بۆ پەرلەمان نەهێڵن. یعنی بەڵێ بزوتنەوەی گۆڕان ڕازی دەبێت بەوەی کە حکوومەتێکی زۆرینە بەبێ بەشداری ئێوە دروست ببێت؟ لە ڕاستیە من ئەمەوێ حقیقەتێکی باسی بکەم، یعنی ئێمە لە ڕابردووشە لەسەر مەسەلەی ئەوەی کە بەشدارین لە حکوومەت یاخو بەشداری ناکەین لە حکوومەت، دروشمی سەرەکی ئێمە لە هەڵبژاردننا بریتی بوو لەوەی بەرەو دەسەڵات. بەڵام ئەم بەرەو دەسەڵاتە کاتێک بوو کە ئێمە یەکەم فراکسیۆن بین، یەکەم دەنگ بین، یان با بڵین فراکسیۆنی زۆری نەبین یان ببین بە گەورەترین هێز. تامان من ڕاستیەکەی بێ بیڵێم ئەگەر تەزویر و تەرغیب و تەرهیبی لایەنە دەسەڵاتدارەکانی بەتایبەت پارتی لێ دەرکەی، ئەمەوێ بەڕوونی بڵێم بزوتنەوەی گۆڕان گەورەترین هێزی جەماوەریە لە کوردستان. بەڵام خۆتە زانی ئەم تەزویر و تەرغیب و با بڵین ترساندنەی کە بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەکرێ معادلەکەی وا لێ کرد. بە هەر حاڵ ئێمە لە ڕابردووشە یعنی
دوو بۆ چوونی جیاوازە بوو لە ناو گۆڕانە ئایا بەشدار بین یا بەشدار نەبین جەناب تەزانی من یەکێکم لەوانەی کە وتارم لەسەر نووسی کە کاتی دیش لەمە خواردنەوە نیە لەگەڵ برادرانی پارتی و هەبوون دژی ئەوە بوون کە لەگەڵ پارتی ئەسڵەن بەم مێژووەوە بەم هەموو دۆخە خراپەی لە کوردستان هەیە بەشداری لە حکوومەت بکەین و ببین بە بەشدار لەم هینە لەبەرەوە ئێستاش لە ئێستاشە ئەگەر لایەنە سیاسیەکان بۆ نمونەیەکێتی پارتی لایەنەکانی تربیانەوە ئێتیلاف بکەن حکوومەتێک دروستکەن گۆڕانی تیانە بێ پیرۆزیان بێ لە ڕابردووشا کردویانە و ئێمە ئۆپۆزیسیۆن بووین بەڵام لە ڕاستیە ئەوە ئەوەسێتە سەر ئەو گفتوگۆیانە ئەو بڕیارانەی کە لە جوواتی نیشتیمانیە لەو بارەیەوە دەرەچن. وڵای دووبارە سپاس و شێر عەبدوڵڵا ئەنجامی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان بوویت.